السلام عليكم. يا ملك فرين أمدا ديجنا شهيدة أوين كي من 2,330,000 كهرباء بود أو من وازم دارين قوم لبر أوي ككيشي زوريني من قولة هي داديك لكفريايا بيوجنا جنا شهيدة خوي وكريك وبوكيكي هي 54,700,000 54,700,000 شتكم 54,700,000 أعو ورقكيتي بوياتوتو شركي هيا هني هيا لباتيوي پاداشی بکەن سزای بۆ بدرێ خانەکەی 54,000,000 ناکە برا 54,000,000 بدەن خانەکە بوون ئەوە خۆیەتی لە زار خۆیەوە وەری بگرن 54,675,000 ئەو وەرەقەکەیەتی بۆ خوا بەخوا براکەم دینارێ لە سای ماڵمان نییە هەموو حەزرەت دینارێک و هەتا ئەرەن کوڕکرێ کارشی دەست ناکەوێت کە عیشێ بکات من ئەوەنە پاراتە سەرم وەچی بیدەم 2 تا ساڵە مڕی کارەباوە ئێمانە هیچ مشکلێکی حل نەکردوم لەم کارەبا کای هین قوباتا لەژێر حەوشەکەم ناهی نەوتەکەی هین پابێڵا لە حەوشمای نەوتەکەی هین نەوچ بەرزانیان لە حەوشما هیچ لە حەوشما نییە من چی قورب کەمە سەرما منی ئاواتەتە سەرم ئەوەنەی کارەبا هاتەتە سەرم وەڵا 5,000 دینارە لە گیرفانما ساحێب من ناڵێکی کە شیرە خۆرەیە یەک حەفازێکی بۆ سێنم بە 7,500 کوتێشیری بۆ سێنەوە 13,500 ساحێب دینارێ نیمان والله من دراوسێمە والله کاتێ من بڵاوم کرۆوتی بێ کراسێ لە من دادڕە بۆیە من هاتمە من هیچ کاتێ قسەی غەڵەت ناکەین بەس داوا لە حکومەتەکەین بە دواوەچوون بۆ بە پێداچوونەوە بەم کارانە بکات خەڵک نیەتی خەڵک ڕەوی کرد ڕۆیی شار هەمووی لە قەیسیا بۆ فرۆشن والله کڕیار نیە با بەبێ خانەکەی بسێنێتێ لا ئەوایە دانشێ چادرێکە لە دەین ئێخوا قبول ناکات ئیش و کاری تیانێ گشت کورسان وایە خۆ منەمە نمونەکە باز کفریەکەین کفری بچووکترین شارە کە هیچ خزمەت گوزارێکی نییە ئایا کەلارە سلێمانیە هەولێرە هەر هەمووی وا کارەبای بواتە بابە وەڵا غەڵەتە چارەسەرێکی ئەم کارەبا بکەن کارەبا وا نابێ 54,675,000 بۆ دادێ وا بێتەوە حەوشەکەمان یەک دینار ناکات چەند جا بسێت تێرەمانیە بۆ نیم و پارە زۆری و پارە ناکات قەرزار دنیا و قەیامەتم من هیچ هێرشێ ناکەمە سەر حکومەت سوپاسانەکەین دەستان خۆش بێ ئەی دەنە کۆمپانیا ئەی مۆزەفەکانتان چیەکات ئەی دایرەی ئاو ئەی ما دەنە کۆمپانیا ئەوە دەنە کۆمپانیا ئەوە دەنە کۆمپانیا ئەی سزای خەڵک مەدەن کاکە ئێ حکومەت ئێمەش کاردای کۆمپانیا بکەین یاتوو ئێو داما وایە وار شەو ئاواری بۆ من بن وتی بەشکم دەنگم بگەین تێکێ کەس وەک من نوێتە بەر لە دنیا حەوشەکەمان دینارێ ناکاین خاوەن خێزانی ڕەشوڕوو دامان هەتاورە عەمەلەیەکشی دەست ناکە پێم کوڕە بیکە عەمەلەش نیە وڵات و بەیانیە لە سەرتا نوێژێڕا بۆ کەلاکەوە دێەوە عەمەلەشی دەست ناکەوێ باران وڵات 3-4 مانگە عیشی نەکردە زستانان بە دینارێکی حاصل نەبووە دەستان خۆش بێ سوپاسانە